شیرین بەهارە بەهاری شادان بێبەهرەن لە ژینگەر نامرادان جەژن و بەهار و سەیران و خۆشی گشتی پیرۆزی جەردن ئازادان. مامۆستا ئیبراهیم ئەحمەد ڕووناکبیر و نووسەر و سیاسەتمەداری کورد لە 6 ئاداری 1914 لە شاری سلێمانی لەدایک بوو و لە ساڵی 1922 لە قوتابخانەی نمونەی سەعادەت لە سلێمانی دەستی بە خوێندن کردووە. لە ساڵی 1923 چۆتە قوتابخانەی لەتیفیە و لە ساڵی 1932 چۆتە ناوەندی و لە ساڵانی 1934 بۆ 1937 لە شاری بەغداد کۆلێژی مافی تەواو کردووە. هەر لە سیەکاندا و لەگەڵ کۆمەڵە خوێندکاری کورد لە بەغدا گروپێکی بە ناوی لاوانی کورد دروست کردووە و گۆڤارێکیشی بە ناوی دیاری لاوان دەرکردووە. مەژی بۆ مردن دەنگە بۆ ژیان چۆن قانزازەکەی تا نەکەی زیان لە زڕەی زنجیر دڵم نەلەرزێ پێوەند بۆ لەشە نەوەک بۆ گیان. مامۆستا ئیبراهیم ئەحمەد ماوەیەک لە بەغدا کاری پارێزەری کردووە و لە ساڵی 1942 کاری دادوەری پێسپێدراوە لە هەولێر و هەڵەبجە. هەروەها بە دامەزرێنەر و لێپرسراوی کۆمەڵی ژیانەوەی کوردستان ژێکاف لە باشووری کوردستان دادەنرێت کە سەر بە کۆمەڵی ژیانەوەی خۆرڵاتی کوردستان بووە کە سەروەری دامەزراندنی کۆماری مەهاباتی لە ساڵی 1946 هەیە. دوای ڕوخانی کۆماری مەهاباد لە ساڵی 1947دا مامۆستا ئیبراهیم ئەحمەد و لقی ژێکاف چوونەتە ناو پارتی دیموکراتی کوردستان و بە سەرۆکی لقی سلێمانی پارتی هەڵبژێردراوە. لە ساڵی 1948دا دوای ئەوەی دەسەڵاتی ئەو کاتەی عێراق دەستی کرد بە دەستگیرکردنی شۆڕژگێرانی کورد بۆ ماوەی ساڵ و نیوەک بەند کرا. ئەو کاتەی ئازاد کرا تا هەڵگیرسانی شۆڕشی 14 تەمموزی ساڵی 1958 عێراق ڕێگای خەباتی نهێنی گرتەبەر. لە شوباتی ساڵی 1951 لە کۆنگرەی دووەمی پارتی لە شاری بەغدا بە کۆی دەنگ بە سکرتێری گشتی پارتی هەڵبژێردرا. لە هاوینی ساڵی 1951 لە سلێمانیەوە بۆ کەرکووک گواسراوەتەوە. لە ساڵی 1953 کۆنگرەی سێهەمی پارتی بەڕابەرایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد کرا و لەم کۆنگرەیەدا دامەزراندنی یەکێتی ژنان و لاوان و قوتابیان پەسەند کرا. لە ساڵی 1961 وەک سکرتێری پارتی و سەرنووسەری ڕۆژنامەی خەبات کاری کردووە. پێش داخستنی ڕۆژنامەی خەبات و هەڵگرتنی مۆڵەتی حیزبەکە لە کۆتایی ساڵی 1961 ناچار بوو بەغدا جێبهێڵێت و خۆی بشارێتەوە. لەگەڵ هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول ڕووی کردوتە شاخ و دوای هەرسی شۆڕشەکە ڕووی کردوتە لەندەن. مامۆستا ئیبراهیم ئەحمەد هەر لە سەرەتای ژیانیەوە دەستی داوەتە کاری نووسین و ڕۆژنامەوانی. لە تەمەنی 18 ساڵیدا لە ڕۆژنامەی ژیان کاری کردووە و لەبەر شارەزایی لە نووسیندا پیرەمێردی شاعیر و خاوەنی ڕۆژنامەی ژیان لە نووسینێکدا ستایشی کردووە. لە ساڵی 1939 بۆ 1949 لەگەڵ مامۆستا عەلاءالدین سوجادی گۆڤاری گەلاوێژی دەرکردووە. دوای سەرکەوتنی شۆڕشی 14 تەمموزی ساڵی 1958 مۆڵەتی بڵاوکردنەوەی چەند ژمارەیەکی گۆڤاری ڕزگاری پێبەخشرا و هاوکاتیش بەرپرسیارەتی ڕۆژنامەی خەباتیشی دەرکرد. مامۆستا ئیبراهیم ئەحمەد خاوەنی ڕۆژنامەی کوردستانیش بووە کە سەرۆک مامزەلا سەرنووسەری بووە. بەهۆی بڵاوکردنەوەی وتارێک بەڕووی دەسەڵاتدارانی عێراقدا خەبات و کوردستان لە ساڵی 1961 داخران و فەرمانی زیندانیکردنیشی بۆ دەرچوو. لە گۆڕەپانی وێژەشدا مامۆستا ئیبراهیم ئەحمەد چەند شاکارێکی وەک ژانی گەل، کوێرەوەری، دواتیری کەوان و نامیلکەی ئەلئەکراد و ئەلعەرەب نووسیوە. لە تەمەنی 86 ساڵیدا لە ڕۆژی 8 نیسانی ساڵی 2000 لە لەندەن کۆچی دوایی کردو لە 20 نیسان لە سلێمانی بە خاک سپێدرا. دەخوازم ئەو ئامانجەی کە لە دڵی هەموومانایە و ئاواتی هەموو کوردێکی دڵسۆز و بە شەرەفە بە نزیکترین کات بێتە دی.